وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. چەند دەقیقەی ڕابردوو من لایڤێکم کردو و نەمتوانی شێری کەم و دلیت بوو. دیسانەوە ئەیکەمەوە 200 جاری تر دیلیت بکرێت و نەتوانم هەر ئەیکەمەوە. دیبەیتەکەی دوێشەوە وا من لەسەر نەمایشی کتێوەکەی شۆڕشە بارزان کردمەوە بە شکایەت دەم و دەستگای پارتی دەنگەکەی تیکە تیکە بڕیاگە، یعنی دەنگەکە میوت ئەوێت و من دەم ئەجوڵێنم و قسەکانم نایێت. هەم مەسجم لە فەیسبووکەوە بۆ هاتکە هەم یاران گزارشیاندا هەم بڕۆن تاقیکەنەوە لە یەکێکیان وا لە ساعت 1 ساعت و 59 دقیقە و 55 سانیە شروع ئەکات بە میوتکردنە دەنگە من. وەختێک حاکمیەتێ تانک و تۆپی کێشاناوە خیابان دانی چڕ کردو و زۆری نەماگە. ئێوە گەلێ وا شەو و ڕۆژ خۆ نە قسەی کوردایەتیتان پێبوو نە ئەندێشەی کوردیتان پێبوو. شەو و ڕۆژ نۆرمگە لە دنیای ئمڕۆتان باس ئەکرد بەناوە ئازادی ڕادەربڕین و دموکراسی و تۆلەڕانس و پێکەوە ژیان و مافە ئاژەڵ. تحملت دەنگ من ناکە نەزانی بۆ لەبەرەوەی ئەوانەی وا بەناوە ڕەخنە ڕوئەکەنە ئێوە جمێنتان پێ ئەدەن خۆتان دروسیانەکەن. وەلێ ئەوەی ئاخێزە کوردەوارە سربەخۆ پێتان ئەکا کریتیکە و نەغدە و ئەوەی نابووتان ئەکا هەر کریتیکە و نەغدە. من وام بە ئێوە کردگە ئاخێزە کوردەوارە سربەخۆ واتان پێ ئەکا تا بە تحملتان نامێنێ و پەلە پەترۆ ئێشێ بڕۆنە لای ئەربابتان زاگلبەرگە یەهودی وەکو خۆتان. دەنگە من سانسۆرکە. دەی ئێوە شەو و ڕۆژ خەریکی دزیکردن و موچە وەرگرتنن لە ئەربابتان، خجاڵت ناکێشی ئەم گشتە گەڵدەڵپنە قنزلەوا لە دەورتا موچەی پێ ئەدەی ناتوانێ جواوی من باتۆ. ئەم گشتە ئۆستادە دانشگا و پسپۆڕ و ڕووناک بیرە هەز بە دەور تۆ ماساو بۆ ئەکەن ناتوانێ جواوی من باتۆ. ئەڕۆی حیزانەتەرین ئەسڵحە ئەگری بەدەستۆ دەمم داخەی. فکرەکەی ئەم دەم داخستنە منە نیشانەیە قودرەتە تۆس یا نیشانەی قودرەتە منە. من دانەی ڕۆڵەی ئینقلابی کوردە ئەم سەرزەمینەمە بە ئیدە و بە نەغد. هەم شۆڕشم خستکە سەڕێ، هەم ئێوە نابود ئەکەم و ئەزانن نابودتانەکەم زیقتان کردگە. ئێوە فکرەکەن دەمە من دائەخەن ژێ قسەیە کەوتە زارێ ئەکەوێتە شارێ. ئەو فایلە بە شێوەی ساڵەم هەڵگیریاگە. یارانە ئاخێز لە تەلەگرام تێرنی وە سەر لە نوێ ئەپلۆدی ئەکەنەوە ناو فەیسبووک. گوایە ئێوە گەرەکتانە خەڵک لە حەلیمە کوردستانە دەنگە من نەبیسێ میزانە سەخافەت و ئاستنزمی و بێعەقڵی و خائنیتان دەرنەکەوێت، چۆن من نەغدتان ئەکەمەوە. ئەسڵەکەی ئێژم فەرعەکەی واتۆ گەرەکتە بینوێنی نیشانی دەم دەرەکەوێت و چەنی مزەور و درۆزن و بێسەواد و ئاستنزم و خوێڕیت. هەر لە مەسعود مسەفاتانۆ تا ئەول سەلامە جوولەکەتان. تۆ پێت وایە ئەمە ئیستە فەتحەنامە نەبوو بۆ ئێمە کە دەنگە من داخەی. ها وەو گشتە گەڵدەڵپنە بۆگەنەی وەناوە زرێوانی زیقە کردگە بەدەست کەلامە منەوە زیقە کردگە. تۆ فکرەکەی من سانسۆرکەی ناڕۆخێی دەی من ئیستە زەعفەکەتم دۆزی گەسەوە. ئەوەنە دای ئەگرەمە ملە حتا جێبێڵی دەرچیت. تۆ فکرەکەی من تا ئیستەوە جافی قسەم کردگە لەمە و بەدوا لە حەوزەی جافیا خۆم ئەگرم. من ئێوە ئەکێشێنمە ناوە ڕسانەهای عەرەبی، ئەتان کێشمە ناوە شەرق ئەوسەت، ئەتان کێشمە ناوە ڕۆژنامەکانە فارسی.
دم بكن لما وببعد كلمة بكلمة أتانقرم والنغد فاخرتان أكم للنغد فاخري كأيكم دروزني بمستواي خويريبون نزوكو نادان بونتان درخم واتان بي أكم برون هركوي خلق أنغولتان بوبوا فكركي كار خاصي كر رولا فكركي فركاريكي خاصة كر الروي بول أدي دمم دا أخن من والا أقرامة إيمان انقلابي والا وجود ما أود رياقك إيوي بينابودكم ودجمنان أمسر زمين كردوار وإنسان كردية بينابودكم ونابودتانكم خۆتانیش خاسە زانن تۆ فکرەکەی ئێمە ناڕەحەتین لەوەی کە دەنگە ئێمەتان سانسور کردە نا ئەمە اتفاقن بە ئێمە ئێژێ زریکەتان لێ هەڵسیاگە ئەمە بە ئێمە ئێژێ تۆ ئەوەڵ دەفعە خۆت لە دەروونە خۆتان ڕۆخیاگی چوونە زانی من ڕاستەکەم چون ئەزانی ئەوانەی من وتم نەغد بوو و نەغدەکە خاص نیشتە سەر جێگەی خۆی ئێوە پێتان خۆشە کاورا بێ هەروە لە خۆی و جمێنتان پێ بەو خائینە و پارە خوات و دزە و پیاوکوژە و حەزی پێەکەی دزی افتخارە بۆتان پیاوکوژی نیشانەدا تۆ فرە کوڕی نەکورەوە تو جنایەتکاری خوێڕی پەخێکە لێ بکەن کون نییە پیا بڕۆی ئەو پیاگە نیەن پیاگ لە بەرامبەرە پیاگا بوێسێت بنواڕێتە ناو چاوانی نا ئێوە کۆمەڵی ئیمکانات و سەگ و سووتک وا لە بەردەستانە کاورا ئەگرن حیسکوژیەکەن بەنایەوە کەی پیاگەن بێسن لە بەرامبەر پیاگە ئێوە فکرەکەن چارە ئەم کەلامە حەقیقەتە کوردیە ئەکەن مشتێ بنە جوولەکەی بێتەبار مشتێ بنە جوولەکەی بێتەبار ئیمکانی نییە دێ بڕۆن سانسۆریکەن بڕۆن سانسۆریکەن وا فشارتان بۆ هاتکە وا فشارتان بۆ هاتکە بێن دەنگە کاورا لە فەیسبووکا سانسۆرکەن جەماعەتە پێکاوە ژیان و ژیانی هاوبەش و دموکراسی و عەدالەت و ئەرێ وا زۆرتان بۆ هاتکە پێتانم نەوت لە بەیتوڵماڵە مردمە کورد ئەڕۆن خەرجە تەبلیغ و خۆتانەکەن لەو تەلەڤیزیۆنانە خەڵکی پێگەوجێنن ئەگەر مەجال نەڕەخسێنن لەوێ نەغدتان کەمەوە لە ڕسانەگە لە فارسی و عەرەبیان نەغدتانەکەمەوە و خراو لەسەرتانەکەوێ من ڕای گشتیتان لێ فوو ئەدەم و ئۆسای داسانەکەم دەیتۆ جاهلە کوڕە جاهل فکرەکەی ئەیوەی تۆ لە من ئەیوەی تۆ حتا زیاتر دەست بووەی خراوە پێیەکەم سپای پاسدارانی یەکتیکە دەنگمی هەڵگرت و 20 ساعت دیبەیتم لەسەری کردگە سابتم کردگە سپای پاسداران مەوجودێکی ناقانونی حرامزاس خومەینیش ڕەهبەرە ئینقلاب نییە 57 ئینقلاب نەبوو تۆ فکرەکەی دەنگە من سانسۆرکەی من ئەڕۆمە دواوە بنە ماڵەی بارزانی کارە خراوێکتان کرد بنە ماڵەی ئەو سەلامە جوولەکە کارە خراوێکتان کرد حتا نابووتان نەکەم لە بنە چەق دەرتان نەیە لە مۆڵتان ناکەم خراوتان پێیەکەم انتقامە تەمامە ئەم تاریخەوە جنایەتتان لە حەق ئینسانە کوردی و خیانەتتان بە چمکە کورد کرد بێتانە سێنمەوە واتان پێیەکەم بستێ زەمین لەم دنیا نەوێتیە دانیشی دای بڕۆ بۆ خوات سانسۆریکە بڕۆ تا ئەتوانی سانسۆریکە خوێڕی خەجاڵت ناکێشی مردنە خۆش نییە 300-400 هزار خوێڕی گەڵدەڵپنە قنپانە مشە خۆروا لە دەورتا پیاگیتیانیە جواوە من باتۆ تا گەوات خەریکە چیت گەوات وەکو خۆی گەوا دەخولقێنی ڕامڕات وەخت خۆی خوای لە شێوەی جووتیارێکی هۆلەندیا کێشاو هەر کەسێ هەرچی ئەقلی بوێت بەرهەمەکەی هەر ئەوەسە ئەقلی ئێوە ئەوەسەی تر بەرهەمەکەیشی ئەو خوێڕیانەی لە خۆتان خوێڕیتە لە دەوروبەرتان وا کارتان بگۆسەوە لە ڕەقەم حسێوەکە پارە بەهێنێرم بۆ فەیسبوک دەمە من داخە ڕۆڵە من ئیدەی ئینقلابیم بە ئیدە فیشەک نانێن
چارە ئیدە ناکەی، من کەلامم، من قسەم، من پرسیارم چاری ناکەی. پێش دەموتە یا وەکو محەممەد فەتح مەکەکەم یا وەکو مەسیح خوێنم بە دامنتان و ئەویسێ هەتایە نابووتانەکە. دایەوە خۆش.